دوو هاوڕێی عێراقی محەممەد ئەحمەد و سادق عەلی هەمیشە پێکەوە بوون. مانگی لەدایکبوونیان جیاواز بوو، بەڵام لە یەک گەڕێکدا گەورە بوون. پێکەوە دەڕۆشتن بۆ خوێندنگا و خەونی ئەوەیان دەبینی ببن بە یاریزانی فوتباڵ. ئەو دوو گەنجە تا 4 ساڵ بەر لە ئێستاش پێکەوە بوون. کاتێک لە بەردەرگای ماڵی محەممەد یاریان دەکرد، موشەکێک لە تەنیشتیاندا تەقیەوە و ژیانیان بۆ هەمیشەیی گۆڕا. عەلی قاچی ڕاستی لەدەستدا و ئەحمەدیش قاچی چەپی، هاوڕێیەکی دیکەیان گیانی لەدەستدا. خەونی من ئەوە بوو بتوانم ببمە یاریزانێکی بەهێزی تۆپی پێ، بەڵام پاش تەقینەوەکە و لە دەستدانی پێم ئێدی زانیم کە خەونەکەم نایەتە دی. ئەو دوو هاوڕێیە بەشێکن لە منداڵانی عێراقی لەو توندوتیژیە ناوخۆیانە دەترسن کە دوا بەدوای ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن لەلایەن وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و وڵاتەکەی گرتوۆتەوە. شەڕی تایفی دەستە و تاقمە تاوانکارەکان یاخیبوونی نەتەوە پەرستی بوو بەهۆی برینداربوونی هەزاران کەس بە تەقینەوەی ئۆتۆمبیلی بۆم ڕێژکراو هێرشی موشکی، شەڕی سەرشەقامەکان و شەڕی چەند ساڵە. نەتەوە یەکگرتوەکان دەڵێت جگە لەمە زیاتر لە 800,000 منداڵی عێراقی بەلایەنی کەم دایکیان یا باوکیان لەدەستداوە. عەلی محەممەد حەیال دامەزرێنەری ڕێکخراوێکی ناحکومی بۆ یارمەتیدانی ئەو منداڵانی توندوتیژی و کردداری تیرۆریزمی ئێستا کاری تێکردوون. سەردەمی منداڵی من لە دەمی شەڕی ئێران و عێراقدا بوو، بەڵام کاریگەرە خراپەکانی ئێستا زیاتر کار دەکاتە سەر منداڵان. هەر هیچ نەبێت من ئازاد بووم یاری بکەم لەسەر شەقامەکان، چونکە تەقینەوە ڕووی نەدەدا. خزمەتگوزاری کۆمەڵایەتی زیانی پێکەوتووە. باوان و کاربەرستانی ڕێکخراوە ناحکومیەکان دەڵێن حکوومەتی عێراق نەیتوانیوە پەناگا و خزمەتگوزاری تەندروستی بۆ زۆرێک لەو منداڵانە دابین بکات. نەشتەرگەریەکانی ئەو کارە ساتانە خۆڕاین، بەڵام هەموو خزمەتگوزاریەکانی دیکە دەبێت پارەی بۆ بدرێت. باوکی محەممەد ئەحمەد شەوادی کاتێک محەممەد بریندار بوو، من ناچار بووم هەموو دەرمانەکانی لە دەرەوە بۆ بکڕم، لەبەر ئەوەی حکوومەت هیچی دابین نەدەکرد. سەرڕای ئازارەکانیان محەممەد و سادق یەکتریان بەجێ نەهێژ. محەممەد کە خوێندکارێکی بەتوانا بوو هەوڵی دەدا یارمەتی سادق بدات لە خوێندنیدا دوانەکەوێت. ئەوان گاڵتەیان دەکرد و هاتو هاواریان دەکرد و یاری فوتباڵیان پێکەوە دەکرد، بە پێچەوانی ئەوەی کە هەندێک جار هاوڕێیەتی وەکو خۆی نامێنێتەوە و خێزان سەرقاڵی ژیانی ڕۆژانەی خۆی دەبێت. بەڵام محەممەد و سادق هیچ کاتێک یەکتریان بەجێ نەهێشت داهاتوو بەرەو هەر کوێیەکیان بێت بە کورسەکەم ئەندامەکەیان و قاچە دەستکردەکەیانەوە پێکەوە دەڕۆن. ئەم راپۆرتەتان لە دەنگی ئەمریکاوە پێشکەش کرا.